وڵیتر بە پێ و مەستەر پلانە نوێ کە هەیە پارێزگای هەولێر بەرفراوانتر دەبێت بۆ پێیتر بەشێک لەو گوندانە تێکەڵ دەبن لەگەڵ پارێزگا و هەروەها و گەڕەکانی کە لە پارێزگای هەولێر هەیە ئەمەش وا دەکات کە ئاستی خزمەت گوزاریەکان بەرز بێتەوە بەڵام پلانێکی تۆکمە و هەروەها گرنگی دەبێت بۆی کە وەکو پێویست خزمەت گوزاری بگاتەوە ناوچانە و مەستەر پلانی باشی بۆ جێبەجێ بکرێت لەسەرم بابەتە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز هێمن قادر جێگری پارێزگاری هەولێر کە لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ. دیارە لەگەڵ ئەو مەستەر پلانە نوێی کە بۆ هەولێر هەیە کۆمەڵی گۆڕانکاری دەکرێت جەنابەت ئاگاداری وردەکاری و بابەتەی بۆ پێی کە بەڕێوەبەری ناحیە قایممەقام و جێگری بڵێن کارگێڕی و دارایی یاسایی پارێزگار بووی ئەمە چۆن داڕێژراوە چۆن ئەم سنوورە بەرفراوانتر دەکرێت؟ بەڵێ زۆر سپاس بێگومان شاری هەولێر گرنگی خۆی هەیە بەنسبەت هەرێمی کوردستان کە پایتەختی هەرێمی کوردستانە ینی ژمارەی دانیشتوانی زۆر چڕ بووە لە چاو ساڵانی ڕابردوو ئەو ئەمن و ئەمانەی کە لە شاری هەولێر هەیە لە هەمان کاتیشدا هەولێر وەکو ناوەندێکی بازرگانی و ترانزیێتیش بۆ شارەکانی تری هەرێمی کوردستان و بۆ شارەکانی تری عراقیش وەکو باسم کرد ئەو حکومڕانیەی کە لە هەولێر و لە هەرێمی کوردستانیش هەیە خۆشبەختانە وای کردووە کە ڕەغبەتێکی زۆری نیشتەجێبوون لە ناو شاری هەولێر هەبێ خەڵک بۆ کار و کەسابەت دێتە ناو شاری هەولێر لەگەر ئەوەشدا فراوانبوونی شار لە ساڵانی ڕابردووە لە دوای ئازادکردنی عراقیەوە هەولێر یەکە لەو شارانەی کە هەمومان ئیشا درچی پێ دەکەین کە زۆر فراوان بوو لە چاو ساڵانی ڕابردوو ئەویش وەکو باسم کرد بۆ ئەوە دەگەڕێتەوە هەم لە ڕووی ئەمنیەوە هەمیش ئەو با بڵێن خزمەت گوزاریانی کە لە شاری هەولێر هەبوون بابەتی ئەمان و کار و کەسابەت لە ناو شاری هەولێر هۆکاری سەرەکی بوونە بۆ ئەوەی کە خەڵک ڕوو لە مرکزی شار بکات یان لە شار بکە و شارش فراوان بکرێتن بەڵێ ماستەر پلانی شاری هەولێر ساڵانی ڕابردووش هەبووە بەڵام بەردەوام ماستەر پلان لە ئەپدێتکردن بووە لە نوێکردنەوە بووە پار ساڵش ماستەر پلانی شاری هەولێر لەلایەن ڕێکخراوی جایکای یابانیەوە جارشتر بە هەمانجی لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و سەرۆکاتی شارەوانی هەولێر جارشتر نوێ کراوە ئەموو ئەو شوێنانەی کە هەن بە فراوانکردنەوە بە چاکردن کاری لەسەر باشە بەڕێسێ من لە دوای دابشکردنی زەوی بەسەر فەرمانبەران ئەم مەستەر پلانە چۆن ڕێک دەخرێتەوە کاریگەری هەیە بۆ لەسەرم بڕیاری کراوە بێگومان هەر لەسەر وەکو ئەو ماستەر پلانی کە هەولێر هەیە هەولێر هەیتی وەکو سەرۆکاتی شارەوانی هەولێر و بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکان لەسەر ئەو بنەمایە بابەتی ئەو شوێنانە یان ئەو زۆنانەی کە نیشتەجێبوون ئەو زۆنانەی کە پیشەسازین زۆنەکانی گەشت و گوزار زۆنەکانی تری با بڵێن پیشەسازی مامناوەند ئەوە هەمووی ڕێک خرایە بەڵێ ئەو زەوی فەرمانبەران کە لە ئێستا ئەو پرۆسەیە لە جێبەجێکردندا لە چەند مانجی ڕابردوو بەشێکی ئەعلان کراوە کە زەوی بە فەرمانبەران دراوە لە سنووری پارێزگای هەولێر ئەو شوێنانە دەستنیشان کراون کە لە ماستەر پلان شوێنەکان کاتی خۆی وەکو شوێنی نیشتەجێبوون دەستنیشان دەکەوێتە ناو مەستەر پلانەوە خۆی گوندێکی زۆر ئەوەی کە لە راپۆرتەکەش ئیشارەتی پێدرا گوندێکی زۆری دەوروبەری شاری هەولێر دەکەوێتە ناو ماستەر پلانەکان ئێمە چەند زۆرێک گوندمان هەیە ئەو گوندانێک کە دەکەونە ناو سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر کە بۆ نمونە ئەوەی کە بەڕێوەبەراتی شارەوانی شەشی هەولێر نزیکەی 12 تا 14 گوند دەکەوێتە ناو سنووری ماستەر پلانی تەنها ئەو بەڕێوەبەراتی شارەوانی کە سەر بە سەرۆکاتی شارەوانی هەولێرە لە هەمان کاتدا لە سنووری شارەوانی 3 و 4 و شارەوانی 5 چەند گوندێک لە سنووری ئەوانە وەکو گوندی گردەڕەشە و گوندی سێبەردان و گوندەکانی سنووری مامزاوە و قەتەوی و تووڕەق و ئەو سەرکارێز و ئەو گوندانە هەر هەمووی کەوتونەتە ناو سنووری ماستەر پلانی سەرۆکاتی شارەوانی کەواتەمانە چۆن فراوان دەکرێن چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکرێت بە پێی واقع حالی گوندەکە کە لەگەڵ ماستەر پلانی ئەو ڕیاسی بەلەدیان ئەو بەڕێوەبەراتی سەرۆکاتی شارەوانی یانش بەڕێوەبەراتی شارەوانیەکە کە تەنزیم دەکرێتەوە جارشتر ماستەر پلان بۆ هەر شوێنێک دادەدرێت بۆیە ئەوە سەرۆکاتی شارەوانی لە هەمان کاتیشدا ئێمە بەشێک لە گوندەکانمان کەوتوتە سنووری بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکان کە بۆ نمونە گوندانێک کە دوورە دەستن پێڕەش و گوندەکانی تری با بڵێن منتیقەی کانی قڕژاڵە و سێبیران و ئەوانەش کەوتونەتە دەرەوەی سەرۆکاتی شارەوانی هەولێر بەڵام سنووری بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکانی هەولێرن بۆیە ئەوانە هەر هەمووی کە ئێمە لە سنووری قەزا و ناحیەکان و کۆمەڵگایەکان لەگەر مرکزی شار ئەو گوندانەی کە کەوتونەتە ناو سنووری ڕیاسی بەلەدیان بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکان تەنزیم دەکرێتەوە جارشتر وەکو شارەوانی تعاملی لەگەڵ دەکرێت معلومە شار کە گەورە دەبێت کەواتە گوندەکان دەبنە شار نەک بە پێچەوانە بێ شار بەرەو گوند بڕوات باشە
کاتە ئەکرێت خانووی نوێ لەو گوندانە دروست بکرێت وەکێن ئەوانەی کە توانن خانوو لە گوندەکان دروست بکەن خۆی بەپێی واقع حال ئێستا خەڵکێکی زۆری تێدا نیشتە جێبوونە خاستان ئەوانەی کە لەو راپۆرتەش ئیشارەت پێدرا منتقەی گرجوتیار و یان گوندەکانی تر هەر تاوەکو ئێستا تەسمی گوندەکانیان لەسرە بەڵام لە واقعدا ئەوانە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێرن ئەوە بەپێی ئەو پارتە زەویانەی کەماون زەوی لەو شوێنانە ماوە حسابی خەدەماتیش بکرێت حسابی بابەتی سەوزایش بکرێتن مەبانی عامە بکرێتن ئەوە سەرۆکاتی شارەوانی تعاملی لەگەڵ دەکا و بڕیار لە دروستکردنی خانی دەداتن بەپێی واقعی ئەو گوندە کە داخلی سنووری بەلەدی زۆر باشە شتێنەی سەوزایی دەکەوێتە ناو مەستەر پلانە نوێەوە کە دانراوە بێگومان لە ساڵانی داهاتوو بەپێی ئەو ماستەر پلانێ وەکو باسم کرد کە نوێ کرایتەوە ئەپدێت کرایتەوە پشتێنەی سەوز بە کاملی لە سنووری ماستەر پلانی سەرۆکاتی شارەوانی هەولێر دەبێت بەڵام بۆ کاتێکی تر زۆر باشە بەڵام بەشێک لە زەویزاری جوتیاران لەوانەیە بکەوێتە ناو مەستەر پلانە نوێەوە بۆ پێی کە جەناب دەسا ئاماژەت بۆ پلانە بەرفراوانە کرد چۆن مامەڵە لەگەڵ ئەمە دەکرێت لە ساڵانی ڕابردوش وەکو ئیشارەتم پێدا خۆی فراوانبوونی شار یان بۆ هەر پرۆژەیەکی لە پرۆژەی وەبەرهێنان بێ کە وەبەرهێنانش لە هەموو سێکتەرەکانی چ لە پیشەسازی بێت چ لە گەشت و گوزار بێت چ لە بابەتی تری کشتتوکاڵی بێتن یان ئەوەی کە پەیوەندی بە نیشتە جێبوونە وەبەرهێنان لە نیشتە جێبوون هەمووی لەسەر حسابی زەوی کشتتوکاڵی و فراوان بۆ شار کە وەکو هەولێر کە شارێکی بازنەیە وەکو قوتڕ کە بازنەیەکەی گەورە دەبێت لەسەر حسابی زەوی کشتتوکاڵی دەبێت بێگومان ئەوە بە یاسا چارەسەر کراوە بابەتە هەر خاوەن زەویەکیان گرێبەست کرێگرتەیەکی حکومت لەگەڵ وەزارەتی شارەوانی سەتاسێ تعویزی ئەو زەویە وەردەگرێتەوە لە بەردەستی یان لەسەر هەرگرتنی بۆ دەکات لە هەمان کاتیشدا ئەو زەویانەی کە ئەو هاوڵاتیانیان ئەو جوتیارانەی کە خاوەن ڕفتارن بابەتی کوژاندنەوە و ئیتفاعی بۆ دەکرێتن کە ١١٢ تعویز وەردەگریتەوە لە هەمان پارچە زەوی کە لەبەردەستی بۆ لە ساڵانی ڕابردوو زۆر باشە دیارەکە خزمەت گوزاریەکێک لە بابەتە سەرەکیانەیە کە چاوی هاوڵاتیانی لەسرە تا چەندە هەوڵتانداوە کە خزمەت گوزاری بگەێنرێتە هەموو ئەو شوێنانە هەموو گەڕەکانە کە لە مەستەر پلانی نوێەوەشی کە ئێستا چاوی لێتی بێگومان لە هەر شوێنێک ئاوەدانی هەبێت دەبێ ئەرچی حکومەتە بەڵام ئەو شوێنانەی کە بە ڕەزامەندی حکومەتەوە دروستکراون کە حکومەت دەستی هەبووە لە دانانی ماستەر پلانوی موقعەکە یان حرامی گوندەکان ئەو ئەرچی حکومەتە خزمەت گوزاریەکانیان بگەێنیتی بۆ ئەو هاوڵاتیانی کە لێ نیشتە جێبوو خزمەت گوزاریش دوو بابەتی ئەوەی خزمەت گوزاری درێژخایەن هەیە کە استراتیجی وەکو با بڵێن بوونیەی تەحتی بابەتی ئاوە بابەتی ڕێگاوبانە بابەتی کارەبایە ئەوەنە بەڕاستی ئەوەنە پلانی درێژخایەنی دەوێت و کاتی زیاد تریش دەوێت و لە هەمان کاتیدا بودجەیەکی زیاتری دەوێت خزمەت گوزاریەکانی تری بۆ نمونەکردنەوەی شەقامەکان یان بەستنی تۆڕی ئاوە بەستی تۆڕی شەبکاتی کەهرەبایە یان بابەتی تری دابینکردنی خەدەماتی وەکو قوتابخانە و بنکەی تەندروستی و سەوزاییە ئەوانش بەپێی هەبوونی بودجەی پێویست لەبەردەستی حکومات بەپێی هەبوونی باری دارایی و بەپێی ئاوەدانبوونی ئەو شوێنەش ئەو زۆنەش کە ئاوەدان دەبێتەوە لە ژمارەی نیشتە جێبوون و ڕێپێدانی دروستکردنی خانی دەدرێتن خزمەت گوزاریەکانیش هاوتەریب لەگەڕی جێبەجێ دەکەن زۆر باشە لە کۆتایشدا بابەتێک هەیە کە پێم خۆش بوو لە جەنابەت پرسیار بکەم پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر جێبەجێکراوە کە بۆ 30 ساڵی داهاتوو هەولێری تر کێشەی کەم ئاوی نابێت بەڵام زۆر بە شێوازێکی دیکە باسی لەوە دەکرێت ئەمێ جەنابەت ئاماژە بۆ بکەی ئایا ئەمانە تا چەندە وەکو خۆی وەکو پێویست گەێنراونەتە گەڕەکەکان بۆی کە کێشەی کەم ئاوی چارەسەر بکاتەوە خزمەت گوزارێت تا چەندە بۆ هاوڵاتیان سوودمەند دەبێت بەڵێ یەک لە شانازیەکانی ئێمە وەکو ئیداری پارێزگای هەولێر وەکو دانیشتنوشی هەولێر کە باسی بکەین پرۆژەی فریاگوزاری ئاوی هەولێرە بێگومان ئەومان دەزانین لە ساڵانی ڕابردوو شاری هەولێر کێشەی کەم ئاوی هەبوو بە حکمی ئەوەی کە شوێنێکی تەختە لەگەڵ ئەوەشدا گۆڕانکاری لە کەش و هەوا و ئاو و هەوا کە ڕووی داوە لە هەموو وڵاتانی با بڵێن جیهانەوە و عێراق و هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەو گۆڕانکاریەی کە لە کەش و هەوا و یان ئاو و هەوا ڕووی داوە دابەزینی ئاوی ژێرزەوی کە ئاستی ئاوی ژێرزەوی کە ئێمە ڕۆژانە هەستی پێ دەکەین لەلایەن بەڕێوەبەراتی ئاوی هەولێر و بەڕێوەبەراتی ئاوی دەوروبەری هەولێر کە چەند ڕێژەی ئاستی ڕێژەی ئاوی ژێرزەوی دابەزیوە کە بیری قۆڵی پێ دەڵێن کە بەکاردێ بۆ هاوڵاتیان بۆ نیشتە ئەو شوێنانەی کە لە نیشتە جێبوونی لێ هەیە لە ساڵانی ڕابردوو ئێمە قەیرانی ئێمە کەمی ئاو بۆ بەداخەوە ینی بە تایبەتی لە دەوروبەری شاری هەولێر بەڵام لەگەر هاتنی ئەو پرۆژەیە
بە پێچەوانەوە وەکو خۆت ئیشارەتت پێدا ئینشاءڵڵا بۆ 30 ساڵی داهاتوو کێشەی کەم ئاوی یان نەبوونی ئاو لە شاری هەولێر ڕوو ناداتەوە ئەوەش کە ئەو پرۆژێش خۆشبەختانە بە دوو قۆناغ ئەوەی تەنها ئەوەی بۆ هەولێر کراوە چکەمە پرۆژەیەکی تریشمان هەیە پرۆژەی ئاوی قوشتەپەیە کە لە زێگیچکەوە ئاو بۆ سنووری قەزای قوشتەپە و بۆ سنووری ناحیەی بیستانە و چەند گوندێک لە سنووری ناحیەی شەمام کە ئاو دەداتن یان ئاویان بۆ دابین دەکات پرۆژەی فریاگوزاری هەولێر بە دوو قۆناغە هەر قۆناغێکی 10,000 متر سێجایە کە ئەو قۆناغی یەکەمی تەواو بووە کۆتایی هاتووە کە با بڵێن ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای باشووری هەولێر ئێستا کە سوودی لێ وەردەگرێت منتقەی مامزاوە قەتەوی و سەرکاری زوبنە سڵاوە و دارەت و قۆناغەکەی تریشی 10,000 متر دووجایترە کە بە شەقامی 150 و شەقامی 120 هەموو ئەو گەڕەکانەی لە بەحرکەوە وەکو قوتری هەولێر هەر هەمووی کێشەی ئاوی چارەسەر دەبی تا کۆتایی مانجی 11. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز هێمن قادر جێگری پارێزگاری هەولێر سپاس کە لەگەڵ